هاوڕێیانی ژام کاتتان باش. ژیانی مرۆڤ لە وەرزی ساڵەوە گەلێک نزیکە. خۆ ڕەنگە تەمەنیش تەنیا 4 وەرز بێت. دەکرێت دەرسی زۆر بەبەها لە وەرزەکانی ساڵەوە فێر ببین. من لە بەشەدا بایەخم زۆرتر بە وەرزی خەزانە یان وەرزی پاییز. من ڕێبار فەتاحم بایەخم زۆرتر بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایب ئەم کەناڵە بکەن، هەروەها بە هاوڕێکانتانی بناسیێنن. وێنەکانی ئەم بەشە هەمویان خۆم گرتوو من. جێسە سوڕمان نییە کە ژیانی مرۆڤ لە سروشتەوە نزیکە یان لە سروشت دەچێت. مرۆڤ پەیوەندێکی ئۆرگانیکی بە سروشتەوە هەیە. خۆگەر زانستمان قبول بێت، باوەڕمان بەوە هەیە کە مرۆڤ لە خانەیەکەوە لە سروشتەوە هاتووە بە پێی تیوری گەشەکردنی قۆناغبەندی داروین گەیشتۆتە ئەمڕۆ. هەر وەک کەسیش وەک خۆمان هەمومان بەربووینەتەوە نێو باوەشی سروشت. لە سروشتا پەروەردە دەبین، لە سروشتا دەژین، دەشگەڕێینەوە بۆ سروشت. دوایەوە چیمان بەسەر دێت ئەویان کێشەیەکی فەلسەفی و ئاینیە لێرەدا ناچینە ناویەوە. خۆ لە خۆڕانیە کە بەرهەمێکی لە بەرنەهاتووی هزری مرۆڤ دەربارەی پاییزە. هەر لە ئەدەبەوە بیگرە تاکو بە هونەر و فەلسەفە دەگات. پاییزێکی تایبەتی لە ژیانی مرۆڤدا هەیە. هەمیشە مرۆڤ ماڵاوایی، دوورکەوتنەوە، دابڕان، بردن، جیابوونەوە دەبەستێتەوە بە پاییزەوە. ئەم پەیوەندی مرۆڤ بە پاییزەوە جێی تێڕامانە. دەکرێت لە زۆر ڕۆوە تێی بڕوانین. لەگەڵەوەشتا کە پاییز وەرزی خەزانە، وەرزی ماڵاواییە، کەچی هێندە ڕەنگاو ڕەنگە. وەک ئەوەی بێوێ بە گوێی مرۆڤدا پچر پێنێت. شین بۆ مردن پێویست نییە، ئەویش جوانی خۆی هەیە. خۆگەرم دنیاش بەجێبهێڵین پێویستە وەک من، وەک پاییز بە جوانی بەجێبهێڵین. من هێندەی پاییز چێژ لە بەهار نابینم. لە سەرەتادا بەهار جوانە، درەختەکان چرۆ دەکەن، گوڵ و گوڵزار دەگەشێتەوە، زەوی سەوز دەبێ. بەڵام بەهاری کامڵ سەر تاپا سەوز دەچێتەوە. کەمێک بێڕەنگە، جوانی پاییزی نییە. پاییز وانییە، پاییز ڕەنگاو ڕەنگە. ئەوەش جێی تێڕامانە. درەختێک کە لە بەهاردا تەنیا سەوز بووە، لە پاییزدا چەندین ڕەنگ لەخۆ دەگرێت. جاری وا هەیە تەنیا گەڵایەک چەندین ڕەنگی لەخۆ گرتووە. ئەم جوانی و ڕەنگاوڕەنگی پاییز لە وەرزەکانی دیکەدا نامێژێن. کە لە پاییزدا بەناو دارستانێکدا پیاسە دەکەم، سەرنج لە درەختەکان دەدەم، سەرنج لە گەڵاکان دەدەم، سەرنج لە گەڵای وەریو دەدەم، دیاردەی جوان دەبینم کە جێی تێڕامانە. بۆ نمونە گەڵایەک زەد هەڵگەڕاوە، کەمێکی ماوە بوەرێ بکەوێتە سەر زەوی بەرەو نەمان بڕوات. لەگەڵەوەشتا بەرگێکی ڕەنگاوڕەنگی وای پۆشیوە. دەتەوێت لێی پرسی نهێنی ژیانت چییە؟ چۆن لەسەر مەرگە؟ چۆن لە گیانەڵادا ئەم هەموو ڕەنگەت پۆشیوە؟ گەڵایەک وەریوە کەچی گەڵایەکی دیکە گرتوێتیەوە، وەک بڵێ دەستی هاوکاری بۆ درێژ کردووە تا نەکەوێتە سەر زەوی. ئەم دیاردەیە ئاوێنەی ژیانی ئێمەشە. زۆر جار کەسێک باوەشی کردووە بە ژیاندا لەبەر ئەوە نییە کە خۆی زۆر شەیدای ژیانە. خۆ ڕەنگە لە ژیانیش بێزار بێت لە خۆشەویستی ئەوانەی دەور و پشتیدایە کە دەیەوێت لە ژیاندا بەردەوام بێ. کە بیر لە جوانی پاییز دەکەمەوە دەپرسم ئایا پاییز هەر خۆی وا جوانە یان جوانیش بەسراوە بە جوان ڕوانینەوە؟ ئەو جوانیە بەشێکی زۆری لە خودی مرۆڤ خۆیدایە. خۆگە بە ڕۆحێکی نەگەتیڤ لە ژیان بڕوانین، ڕەنگە هیچ جوانێک نەدۆزینەوە. جوانی ژیان و دەروون و خود پێکەوە بەستراون. دەبێ خود، دەرونی خود لەسەر جوانی ڕابهێنرێت، لەسەر جوانی بینین ڕابهێنرێت بۆ ئەوەی جوانی ژیان ببینرێت. خۆ ڕەنگە هونەرمەندان کەڵک لەم سەرنجەم وەربگرن. بەرلەوەی کەسێک بتوانێت هونەرمەند بێ پێویستە لە ناخیدا، لە خودیدا، لە دەرونیدا پۆزتیڤ بێ، باوەشی بۆ ژیان کردبێتەوە، مرۆڤی خۆش بوێ، سروشتی خۆش بوێت، ژیاندارانی خۆش بوێت. هەرچیەک لەم سروشتایە لەگەڵ ئێمەدا دەژی پێویستە بیپارێزیە. ڕاستە ئەمانە هەمووی بەشێکن لە مرۆڤ بوون، هەڵبەت بەشێکی هێچکار گرنگن لە بە هونەرمەند بوون. من وێنەی ئەو گەڵایەنەم گرتووە. خۆ ڕەنگە تەنیا من ئەو گەڵایەنە وا ببینم، ڕەنگە کەسێکی دیکە وەهای نەبینێ. کەسێکی دیکەش ئەو گەڵایەنە بە جۆرێکی کە دەبینێ کە من بۆ جۆری ئەو نایبینم. ئەوەی کە لێرەدا گرنگە ئەوەیە کە جوانی لە خەزان، لە ماڵاوایی، لە مردندا ببینژێ.
خەزان یان مردن هەمیشە هیوا بەخشە کە گەڵای درەختێک دەوەرێ لە پاییزدا درەختەکە لە نێو ناچێت هەر وەک توخمی درەختیش لە نێو ناچێت بەڵکو ئامادەکاریە بۆی ساڵێکی دیکە یان چەند مانگێکی دیکە درەختەکە جارێکی دی بەری سەوز بەرگی نوێ بپۆشێ و سوڕی ژیان دەست پێ بکاتەوە. بۆ مرۆڤیش هەمان چیرۆکە کەم تاکە مرۆڤێک دەمرێت توخمی مرۆڤ لە نێو ناچێت بەڵکو لە بری مرۆڤێک چەندەها مرۆڤی دیکە لەدایک دەبن. ڕاستەکەی ژمارەی ئەوانەی لەدایک دەبن هەمیشە لەوانە زۆرترەکە دەمرن. یەکێک لەو دەرسانی کە خەزان فێرمان دەکات ئەوەیە کە ژیان بە جوانی بەجێبهێڵین. لە وێنەکەدا خەزانی پاییز توانیوێتی زەوی بە ڕاخەرێکی زێڕین داپۆشێت لە کاتێکا ماڵاوایی دەکات کە دیارە پێشتر ئەو زەویە ئەو جوانی نەبووە قڕولیتە بووە. ئێستا بە مافورێکی سروشتی نایاب داپۆشراوە کە ئێمە و سروشتیش کەڵکی لێوەردەگرین. ئێمە بەسەری دیا دەڕوین چێژی لێ دەبینین وێنەی دەگرین ئەو وێنانە دەهێنینەوە ماڵەوە هەڵێ واسین پیشانی هاوڕێکانمانی دەدەین لەو قڕولیتێ ڕزگارمان بووە کە پێش خەزان لەوێدا بوو بە ناویدا تێدەپەڕین. سەرباریەوەش گەڵاکان دەگەڕێنەوە بۆ سروشت دەبن بە پەیین جارێکی دیکە دایکیان درەختەکان کەڵکی لێوەردەگرنەوە. وەک دەبینین ماڵاوەیشیان بە ستایڵێکی جوانە جوانێکی تایبەت دەدەن بە زەمین. درەختەکان بە ڕووتیش جوانێکی تایبەتی خۆیانەیە. بۆ نمونە ئەو وێنەیە پێدەچێت کە هونەرمەندێکی ئەبستراکتی باڵایی وەک جاکسن پۆڵک کێشا بێت خۆ ڕەنگە جاکسن لە سروشتەوە فێربوو بێت. خەزان درەختەکانیش بە جوانی بەجێدەهێڵێ هیچیان لە هیچیان ناسن و هەرێکەشیان لە تابلۆیەکی هونەری دەچێت. هەریەکەیان وەک بڵێیت لەسەر ڕیتمێک سەما بکات. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هەتاکو بەشێکی دیکە ئارام و بەختەوەر بن لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبافەتە.